زاراوەی هەورامی یەکێک لە زاراوە شیرینەکان وە بەشێک لە نووسەران و لە قەڵەم جوانەکانی ئەو دەڤەرەش هەوڵێن کە بەشێک لە مێژووی ئەو ناوچەیە لەڕێی بە بڵێن نووسینەوە جارێک دووەرەوە تۆمارکردنەوە جارێکی تر مێژووی ئەو ناوچەیە بپارێزن لە ئێستا مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان دیوانی سەیدی هەورامی بڵاوکاتەوە. لە هۆڵی خاک مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی دیوانی سەیدی هەورامی لە کۆکردنەوە نووسینی کۆچ کرد و عوسمان محەممەد ساڵ هەورامی بەڕێوەچوو. بەڵێ دیارە ئێمڕۆ لە هۆڵی خاک ڕێوڕسمی ناساندن و دابەشکردنی دیوانی سەیدی هەورامی کە 52 ساڵ لەمە پێش بە هەوڵ و ماندووبوونی خوا لێ خۆشبوو مامۆستا عوسمان محەممەد هەورامی چاپ کرا 2 دانە ساڵ خریب و دۆڵ بە دۆڵ و یاڵ بە یاڵ و دێ بەدێ هەورامان نەگەڕان لەم لە پارچێ لەو لە 2 دەرسێ دەرشاری سەیدی کۆکردەوە مامۆستا عوسمان بوو بە دەواازەیەک بۆ زیاتر ناساندنی سەیدی بەڕاستی و دیوانەکەی چاپ کرد. ئێمەش پێمان باش لە چوارچەوەی پرۆژەیەکە وەکو وەفایەک بۆ سەیدی بۆ مامۆستا عوسمانیش ئەم دیوانە لەم بەرگەنوێیە چاپکەنەوە بە پێشکیەک و بە لێکۆڵێنەوەیەکی نوێ. ئەم دیوانە زۆر گرنگە چونکە ئەمە هەوێنی دیوانەکەی سەیدیە. ئەگەر ئەم دیوانە نەبووە لە سەرەتا خەڵک سەیدی نەئەناسی، سەیدی بەس بەناو هەبوو، چەند پارچە شێعرێکی پەرتەوازەی لەم لاو لەولا هەبوون، بەڵام ئەم دیوانە بوو بەهۆی ئەوەی سەیدی لەناو ڕۆشنبیری کوریا وەکو خاوەن دیوان بناسرێت. شێعرەکانی سەیدی کە پڕن لە وێنەی هونەری بەڕاستی، پڕن لە ئەندێشەی خوڵخێنەر، پڕن لە سروشتی جوانی هەورامان، لە خۆشەویستی بە هەردوو چمکەکەیەوە هەم حەقیقی و هەم مەجازی و هەروەها ئەو گەمە زمانیەی کە سەیدی کردوێتی بە بەزاندنی سنووری زمانی ناوچەی هەورامان و تێکەڵاوکردنی هەندێک دەستەواژەی ناوچەی بادینان یاخود بڵین باکوور بە شێعرەکانی.